بەڵە بەڕزان سەبارەت بە پرسی هەوڵەکان بۆ پێکەنانی حکوومەتی نوێی عێراق و ئەو ڕەوشە ئاڵۆزەی کە هەیە لە نێو سیاسەتی عێراقدا لە نێو ناوخۆی عێراقدا سەبارەت بە پێکەنانی حکوومەتی نوێی عێراق گفتوگۆ لەگەڵ بەڕێز عوسمان کاروانی کارژێڕی ئەنجومەنی جێبەجەکاری یەکگرتووی ئیسلامی کوردستان دەکەم کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. سلااوت لێبێت کاکە عوسمان، چوارچێوەی هەماهەنگی بڕیارە لە 24 ساعتی داهاتوودا پۆستی سەرۆک وەزیران یەکلایی بکەنەوە. ئەگەر ئەمە یەکلایی بکرێتەوە ینی وردە وردە نزیک دەبێتەوە لە پێکێنانی حکوومەتی عێراقی یاخود سەدر بەمە ڕازی دەبێت چ ڕوو دەدا لە عێراق؟ بەناوی خۆی بەخشندەی میرەبان، ئەلبەتە بارودۆخی عێراق بە شێوازێکی گشتی بارودۆخێکی ئاڵۆزە، لەبەرەوەی چونکە سەدریەکان ئەو بۆ ماوەی یەک مانگ دەچێت 73 پەرلەمانتار دەستیان لە کار کێشاوەتەوە، بەڵام لە ڕۆژی هەینیدا سەدر بەسەر جەمهێز و لانە سیاسیەکانی عێراقی وتی شەقام وەگەلی عێراقی لەگەڵ منایە، پەرلەمان بەدەستی ئێوەیە، حکوومەت بەدەستی ئێوەیە، بەزگەل لەگەڵ مندایە. وەلەو لای شەوانە نزیکی 30,000 چەکداری هەیە کە بەڕاستی ئەمە توانی بڵێ بارودۆخێکی نەئاساییە و هەروە ئاسان نییە و بە ئاسانی ناتوانرێت تێپەڕێنرێت. و لە نێوان جەماعەت و گروپی هەماهەنگیشدا خۆیان لەناو خۆیاندا بەڕاستی خلافاتێکی زۆر زۆریان هەیە لەسەر مەوزوعی پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە چێ بێت لەناو خۆیاندا ڕێک ناکەون. لە هەڵبژارنەکانی پێشووتردا من پێم وایە یەکلاکردنەوە هەروە بە ئاسانی ئاسان نییە، چونکە پێشوەخت ئەبێ پۆستی سەرۆک کۆماری یەکلا بکرێتەوە، هەتاوەکو پۆستی سەرۆک کۆماری یەکلا نەکرێتەوەوانێ و دەنگدانی لەسەر نەکرێت و جێگری دووەمی پەرلەمان یا جێگری یەکەمی پەرلەمان هەڵ نەبژێردرێت، هێشتا ناکرێت لەوەی کە ئێستا دەست قسە لەسەر ئەوە بکرێت. ئەگەر بشکرێت ئەبێ هەڵبگیرێت بۆ دوای پۆستی سەرۆک کۆمار. پۆستی سەرۆک کۆماریش ئەوەیە خۆمان ئەبینین کە یەکێتی و پارتی بەداخەوە کە نانتوانی و ئەم پۆستە یەکلا بکەنەوانەیە و سەلماندیان لەوەی کەوەکو حیزب لە بەغدان بۆ کورد لە بەغدانین بە ناوی کوردەوە لە بەغدان، بەڵام بەداخەوە یەکێتی و پارتی بەڕاستی لەم مۆزوعەدا سەلماندیان کە بۆ کوردی ناکەن. ئەمە جێگەی ئەسەفە، چونکە لە دوای ئەنفال و کیمیاباران و کۆڕە و هەموو ئەو بەدبەختیانەی کە بەسەرگەلی کوردستان داهاتووە ئەیبەیە بۆ هێزە کوردیەکان بە تایبەتی هەردوو حیزبی حکومڕان کە ئێستا هێزە عەرەبیەکان داوان لێ بکەن کاکە تکایە خۆتان یەکلاکەنەوە. ئەی سەبارەت بەوەی چی کە حیزب خاوەنی زۆرترین نوێنەرن لە بەغدا. خاوەنی زۆرترین نوێنەرن لە بەغدا لەسەر ئەوەی کە باسەکەم لەوەیە ئەمانە کاتێ ئەگەر لە بەغدان ڕاستە خاوەنی زۆرترین نوێنەرن، بەڵام ئەو نوێنەراتی کە هەیەە ئەو پۆست و پلە باڵانەی کە لە هەرێمی کوردستانە کاریگەری هەیە لەسەر ئەو نوێنەرانی کە بنیاتیان ناوە. ئەگەر سەرنج بدەی پارتی دموکراتی کوردستان لەم دوو دێگەڵا ئەو نوێنەراتی نییە، یەکێتی نیشتیمانی کوردستان لەو دوو دێگەڵا ئەو نوێنەراتی نییە، یعنی لەم دوو دێگەڵە و لەو دوو دێگەڵا هەر یەکە لە موقعی جوگرافی خۆیانە بەڕاستی لەو شوێنانەدا کە دەسەڵاتدارن و حکومڕانن توانیانە کاندیدەکانیان پاڵپشتی لێ بکەن و کاندیدەکانیان دەرچن. ئەمەش بەڵگەیە لەسەرەوەی کە ڕەگ و ڕیشەکە بەقووەت نییە. ڕێک نەکەون تێنەگەیشتم لە پرسیارەکە. دەڵێم هەر لە سەبارەت بەم قسەی تۆ پرسێک هاتە پێشێ، پێت وایە پارتی و یەکێتی لە نێوان خۆیاندا لەسەر پۆستی سەرۆک کۆمار ڕێک نەکەون این کاندیدێکی هاوبەشیان نەبێت؟ وەڵی پارتی و یەکێتی پارتی و یەکێتی هەتاوەکو ئەم دقەیە کە بەیەکەوە قساکەین هەتاوەکو ئێستا ڕێک نەکەوتون و من قەنەعەتم وایە لەوەی کەس لەسەر زۆر شت پارتی و یەکێتی ڕێککەوتون لەسەرەوەی کە ڕێک نەکەون، ڕێککەوتون کە ڕێک نەکەون لەسەر شتەکان. یعنی باسەکە باسی بارودۆخی داراییە، باسی پۆست و پێگەی حیزبیە، باسی ئەوەیە کە چۆن پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ وڵاتانی ئیقلیمی لەگەڵ وڵاتە زلێزەکان لەگەڵ ئەمانەدا بەهێز بکەن، باز لە بەرژەوەندی حیزبیەکانی خۆیانە. ئەگەر باسی بەرژەوەندی گەلی کوردستان بووایە، باز لە نەتەوەی کورد بووایە، ئەبوایە کورد وەکو نەتەوە لە بەغدا بووایە نەک وەکو حیزب. بەڵام بەداخەوە پارتی و یەکێتی هەموو خەونەکانی گەلی کوردیان نایە چاڵ و پێشیان سەلماندین کە ئێمە وەکو حیزب لە بەغداین نەک وەکوونەتەوە. بۆیە لەسەر پۆستی سەرۆک کۆمار دەبینین کە چۆن خەریکی مەچەقشکاندنی یەکترن، دابەش بوون بە لە نێوان هێز و لایەنە
عەرەبیەکاندا حتا دابەز بوون لە نێوان وڵاتە ئیقلیمیەکاندا حتا دابەز بوون لە نێوان بەرژەوەندەکانی گەلی کورد بۆ قوربانی بەرژەوەندەکانی پێشنیاری تۆ چییە سەبارەت بە پارتی یەکێتی بۆ ینی ڕێککەوتن لەسەر کاندیدێکی هاوبەش یاخود تۆ چۆنت پێ باشە پێشنیاری تۆ چییە لەسەر چ بنەمایەکیش بێت جا پارتی یەکێتی لەم کوردستانەدا لە ڕابردوودا هەتاوەکو ئێستا گویان لەم هەموو هێزە ئۆپۆزیسیۆنە نەگەێت گویان لەو هەموو خەڵکە ڕۆشنبیرە نەگەێت گویان لەو هەموو دڵسۆزانەی گەل و خاک نەگەێت گویان لە ئەساتیزەی جامیعە و ڕۆشنبیر و خوێنەوار و ڕۆژنامەنووس و هەموو ئەم خەڵکەی هەرێمی کوردستان نەگرت ئێستا پارتی یەکێتی دێن گوێ لە پێشنیارێکی ئێمە ئەگرن ئەگەر جوان لە پێشنیارەکانی ئێمە بگرتا لە ڕابردووە ئێمە پێمان وتن وەکو حزب مەچنە بەغدا وەکو نەتەوە بچنە بەغدا وەکو گەلی کورد بچنە بەغدا لە هەرێمی کوردستاندا کێشەکان یەکلا بکەنەوە کاتێ پارتی یەکێتی لە هەڵبژاردنەکانی پێشووتردا کە ئێمەیان تۆمەتبارە کرد لەوەی کە ئێمە لە لیستی هاوبەشی کوردستانیانین بارەگانە سووتاندین و سەرکردان شەیدەکردین ئێستا خۆیان دێن لە ناو هێز و لایەنە عێراقیەکاندا خۆیان دابەش بوون یعنی هەموو ئاشکارێکە بۆ خەڵک حرامە بۆ ئەوان 8 مانگ زیاترە ینی دوایەوەی کە هەڵبژاردن کراوە 9 مانگە نزیکەی 9 مانگە تا ئێستا لایەنە شیعەکان لە نێو خۆیاندا ڕێک نەکەوتون ینی مەسەلەکە ئەوانیش بیر و بۆچوونی حیزبی و ئەو شێوازانیان هەیە ینی بۆچی ڕێک ناکەون هەر ئەوە نییە با بڵێن لێرە لە هەرێمی کوردستان ئەوەی کە تۆ باسی دەکەی پارتی شیعەکان بۆ ڕێک ناکەون ینی کەسێکی تێدانە ڕێک بکەی لە نێویاندا بە دڵنیایە و بارودۆخی عێراق بارودۆخێکی لەگەڵوەشاوە بارودۆخی عێراق خۆ من کاتێک کە باسی لایەنە کوردیەکانەکەم و نەبێ بڵم وەسفی بارودۆخی عێراق بکەم بارودۆخی عێراق ئەوەتە هێزەکانی هەماهەنگی ئێستا بەیەکەوە لە ناو خۆیاندا نانکرێ بێکەوە عێراق شەڕە لەسەر مەرجەعیات شەڕە لەسەر تەدەخولاتی ئیقلیمی شەڕە لەسەر دەستێوەردانی نێودەوڵەتی حیزب و لایەنە سیاسی عێراقیەکانیش ئیشیان نەکردووە بۆ عێراق ئیشیان کردو بۆ پێگەی حزبی خۆیان بۆ بنەماڵەکانی خۆیان بۆ سەرکردەکانی خۆیان بۆ خانەوادەکانی خۆیان بەرشێوازێکی گشتی ئەتوانم بڵم دابەشکردنی ڕۆڵ لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانی عێراقیشدا لەسەر ئەساسی پارێزگاریکردن لە بەرژەوەندە گشتەکانی گەلی عێراق نەبووە بەڵکو لەسەر ئەساسی پارێزگاریکردن بووە لە بەرژەوەندە تایبەتیەکانی خۆیاندا ئەگینا ئەو هەموو داهاتەی کە لە عێراقدا هەیە ئەو هەموو سەرۆت و سامانەی کە لە عێراقدا هەیە گەلانی عێراق شایانی ئەم ژیانە نین کە ئێستا لەلایەن ئەم هێز و حکومڕانە شکست خواردووانەوە کە بەسەریاندا سەپێنراوە باش ئەگەر سبێنێ چوارچێوەی هەماهەنگی کاندیدی خۆیان دیاری کرد ڕۆڵی سەدر چی دەبێت ئەوە ئەبێت چاوەڕوان بکەین لەوەی کە بۆ ڕۆژانی داهاتوو کارداوانەوەکانی سەدر لە شەقامدا بەرامبەر بە ئەم حکوومەتەی کە ئێستا هەیە چۆن دەبێت خۆ ئەگەر چوارچێوەی هەماهەنگی نەتوانێ بگاتە ڕێکەوتنێک لە بینی خۆیاندا حکوومەتێکی نوێ دروست نەکرێت لە ئاستی عێراقدا ئەو بە دڵنیایەوە بۆ هەڵبژاردنەکانی عێراق پێگەی ئەمانە زۆر لە ئێستا لاوااستر ئەبێت حتا ئەگەر کازمیش بمێنێتوانێ ئەمان نەتوانن خۆیان کاندیدێکی هاوبەشی خۆیان بنیاد بنێن دروست بکەن ڕێک بکەون نەکەون لەسەری ئەوە بە دڵنیاییەوە لە داهاتوودا پێگەی سەدریەکان زۆر بەهێزتر دەبێت لەوەی کە ئێستا هەیەە بەڵام لە حاڵەتێکیشدا ئەگەر ڕێکیش بکەون ئەم حکوومەتە دروست بکرێت ئەم کاتە ئەم حکوومەتە لە دەرەوەی گەورەترین کوتلەی پەرلەمانیە کە سەدریەکانە ئایا کاردانەوەی سەدریەکان لە داهاتوودا بەرامبەر بەم حکوومەتە چی دەبێت تەدەخولاتی ئیقلیمی چی دەبێت وڵاتە زریهێزەکانی ناوچەکە چۆن سەیری دەکەن هەموو ئەمانە تەحەکوم دەکات لەسەر وەکو بڵێ چارەنووسی داهاتووی ئەو حکوومەتەی کە لە عێراقدا دروست دەکرێت بەڕێوەست عوسمان کاروانی کارژێڕی ئەنجومەنی جێبەجێکاری یەکگرتووی ئیسلامی کوردستان لە سلێمانیەوەی لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ تۆ کاک عوسمان ماندوومان کردیت